دووبارە دەستخۆش سەحر بۆ ئامادەکردنی ئەم بڕگە بەڕاستی گرنگە لەوەی کە ئەمەژنان بتوانین لە هەموو بابەتەکاندان و بۆ پاراستنی گیانی سەلامەتی خۆمان هۆشیاریمان هەبێت. باڵێ سپاس بۆ هەموو ئەو کەسانش کە لە نەخۆشخانەی شار ئەم پشکنیانە بۆ هاوڵاتیان بۆ زۆر زۆر گرنگە خاتونێک سترێسیە ئەوان لەبێ ئەمە بە ڕوویەکی خۆشەوە هاوکاریە بن هەبێتێتەوە جا لەگەڵتان بەردامە بن با لە ئێستایا بەیەکە و چانێکی کورت وەرگین دوێ و چانەکە گەڕێنەوە وڵاتە. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای تەوەری کۆتاییمان ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ میوانداری چەندین خاتونمان کرد لەوەی کە ڕۆڵی گرنگیانێ لە چەند بارێکی جیاوازە بواری دیزاین بواری جلوبەرگ و هەروە لە نووسینیشدا بەڵام لەم تەوەری کۆتاییماندا میوانداری خاتونێکمان کردووە لەوەی کە بزانین ڕۆڵە و پێگەی ژنجیە لە کاری هونەریدا هەمیشاڵین هەندێک جار هەندێک پەیام هەیە ئێمە ناتوانین لەڕێی دروشمەکانەوە بیگەێنین بەڵام لەڕێی پەیامێکی هونەریەوە ئەتوانێت بگەێنێت بزانین ژن چۆن ئەتوانێت لەم ڕۆڵەدا لە کارە هونەریەکاندا لە ڕێگەی فیلمەکانە بێت یاخود هەر چ کارێکی هونەری بێت بتوانێت دەنگ و ئازاری ژنان هێز و توانای ژنان بگەێنێت بە خۆشحاڵیەوە ئێمە ئەمڕۆ میوانداریمان لە خاتونێک کردووە ئەتوانم بڵم هاوکارمانە ڕاگەاندن کارە هاوڕێمانە و دەرهێنەری شەوی زۆر بەڕێز خاتو سۆنیا زەنگەنە سۆنیا گیانسڵاوە لێبێت و بەخێر بێت خێر بێ ڕۆژەکە و لێ پیرۆز بێت زۆر سپاسانەکەم پەیوەندیان سەحەریان ڕۆژیانی ژنانیش لێ پیرۆز بێت زۆر سپاس دەکەم پەمێکە هەڵگرمیان سوورەکە پەمێکە لەگەڵ جلەکان تاوە بووجێ قەیناسۆنیا دوای سوورەکەش دێمێ دوای سوورەکەش هەمووی جلی کوردی لە بەرابوو بەڵام هەموو یان ڕەنگی سووریان پەمەی لە چلەکانیان زۆر سیر بوو یانی کاتم بۆ کورسات بەڵام شتەکانی تر نەیە سەحەر لۆگۆکە شتەکانی تر نەیە شتەکانی تری بیرخینە ئەوە لۆگۆکە پێشکەش بە تۆ دەستخۆش سەحەریان زۆر سپاس ئەمەش دوای بەربانگ بخۆ نەشی دەستەکانە خۆش زۆر سپاس یاد نەکردە لە دوای پرۆگرامەوە دەستخۆش پەیوەندیان زۆر سپاس بۆ گوڵەکەتان و بۆ ئەم دیارە جوانەتان و هیوادارم ڕۆژی ژنان دەرفەتێک بێ بۆی ئێمە بتوانین زیاتر بایەخ بین بەو ژنانەی کە دەستێکی کاریان هەیە خۆت بۆ نمونە بەهرەیەکیان هەیە لە هەر شوێنێکی کوردستان بن. ئەمەش دەستخۆشی لەگەنەوەی کە هەمیشە توانین تا لە کاری ڕاگەاندنا بێت لە کاری هونەریا بێ بتوانین ڕۆڵێکی کارات هەبێت با بەس لەو بکەین بزانین سەرەتا لە ڕۆڵی ڕاگەاندنەوە دەست بکەین کە تۆ ساڵانێکی زۆرە ئەزمونت هەیە لە کاری ڕاگەانی پێگە و ڕۆڵی ژن تا چەند گرنگە لە ڕاگەاندنە. بێگومان ڕاگەیاندن دەرگایەکی گەورە و واڵایە کە ژن بتوانێت ئەسپی خۆی تیاتاو بات بێگومان ئەگەر ڕاگەیاندنەکە تیڤیش بێ و گۆزین چەندین جۆر ڕاگەیاندنمان هەیە کە ژنان بە درێژایی مێژوو لە نێو کووردا توانیویانە دەست پێشخەرێکی باشیان هەبێ لەو بوارەیە ڕاستی هەنێک کات لێرە و لێوێ ئەبیسترێت کە بواری ڕاگەیاندن بۆ ژنان و کچان ئەستەمە بەڵام بە خۆشحاڵی و لەم ساڵانەی دواییە بۆمان دەرکەوت کە نەخێر ژنانیش دەتوانن هاوشانی پیاوان پێگە و ڕۆڵی خوان هەبێ لە بواری ئێسمە نمونەیەکی جوانمان هەیە کە دوو پێشکەشکاری جوان لێرن خات و پەیوەند و خات و سەحەر کە نمونەی پێشکەشکاری سەرکەوتون ئەتوانین بە نمونەیەکی جوان هەموو پێشکەشکارە خاتونەکانی دەستگای میدیایی کورسات بهێنینەوە کە ساڵانێکی زۆرە توانیوانە جێپەنجیان دیار بێ لە بواری ڕاگەیاندنە واتە ئێمە تەنها لە خۆڕایی قسە ناکەن ئێمە چەندی نمونەمان هەیە لە پرۆدیوسەر لە پەیابنێر تەنانەت ئێستا بە خۆشحاڵیەوە لە بوارە تەکنیکەکانیش بواری ئیدیتین و بواری نووسین و بواری کامێرەش ئێمە خاتونی زۆر سەرکەوتومان هەیە کە جێپەنجیان دیارە لە بوارەکەیە نمونەیان زۆر بێت ئیشەڵڵا جا ئێستا پێمان بڵێ تۆ لەپاڵ ئەوەی کە ماشەڵڵا ڕاگەن کارێکی بەتوانای نەک ئەوەی کە هاوکاری خۆمان بێ بەڕاستی ڕاستێکە ئەڵێ لە پاڵیشیان لە بواری سینەماشە زۆر زۆر چالاکی هەر خەریکی خوێندنیشی لە زانکۆ لە بواری سینەما وایە دەرهێنەرێکی چەندین کارت هەبووە پێمان بڵێ تا چەند خاتونەکان ئەتوانن
لە بواری هۆنەر بۆ نمونە هەر لە بواری بەرهەمهێنان و دەرهێنانی فیلمە وا بکەن کە سینەما بکەن بە ڕێگەیەک بۆ ئەوەی کە کۆمەلگا جوانتر بکەن ئەو جیاوازی لە نێوان ژن و پیاوە هەیە کەم کەم و وردە کەمی بکەنەوە کاری لەسەرکەن ئیتر ئەوەنە بۆ نونە تونوتیژی لە حەقی ژنانی ئێمە ئەنجام نەدرێت. بەڵای گەرێمە بگەڕێنەوە بۆ کورتێک لە مێژووەکە تەنان نەک کوردستانیش لە مێژوشا وڵاتانی پێشکەوتوی وەکو ئەوروپا و ئەمریکاش ینی ژنان لە سەرەتا ڕۆڵێک و پێگەیکیەوە گەوریان نەبووە لە بواری فیلمسازیە تەنها وەکو کاڵایەک ژنان لە بواری فیلمسازیە بەکارێنان تا دواتر چەندین توێژەر و زانا و چەندین کەسی دەست پێشخەر لە بواری ئەدەبیات و نووسین و هونەرە هاتنە پێشەوانەکە وتیان نەخێر پێویستێمە سوود لە بەهرە و تواناکانی ژن وەرگری نەگەوەی تەنها لە بەرهەمە هونەرەکانە وەکو کاڵایەک ژن نیشان بین. ئەمە بە چەند قۆناغێک کارۆیەکێک لەوانە لاورا مەڵڤی بوو کە هەوڵیە کە ژن لە بواری پرۆداکشنیشیش بکواتە ژن تەنها لەسەر شاشەی سینەماکان نەبینرێت بەڵکو ژن خۆی دروستکەری فیلم بێت خۆی بتوانێت دیۆپی بێ خۆی بتوانێت دەرهێنەر بێ خۆی بتوانێت سیناریست بێت ینی چەندین نمونەمان هەیە کە ژن ئێستا ئەتوانێت زۆرێک لەم کارانە بکە و بێگومانیش کە بە هونەرێکی گرنگ دائەندرە سینەماکە ئەتوانێت تۆ بابەتێک اختیارکەی ئایدیایەکی اختیارکەی کە بتوانیت کۆی ئەو پەیامانی کە خودی دەرهێنەرێک خودی نووسەر و سیناریستێک مەبەستێتی تۆ لە ڕێگەی هونەرەوە ئەو پەیامە پەخشکەی بۆ هەموو بینەران بتوانیت کەیسێکی ژنێک بۆ نمونە سەرکەوتنی ژنێک بەهێزی ژنێک کێشەی خێزانێک تۆ لە ڕێگەی هونەرەکەتەوە دەری بڕیت. زۆر باشە اینجا ئەستۆنیا ساڵی پار لە 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونندوتیژی دژی ژنان فیلمەکەتە بوو بە ناوی فیلمی حوتونی بوو لەوەی کە تا چەند گرینگە تۆ بتوانین لە ڕێگەی هونەرەکەتەوە کە هەمازانین کورتە فیلمێک بوو سەبارەت و بە ئازاری کچێک لەوەی کە ئێستا ئەتوانین بڵێن چەندان کچی دیکەمان هەیە کە بەم ڕێگایەدا تێپەڕیوە کە ڕوبەڕووی چەندین هەڕەشە بۆتەوە لە ژیانیان لەسەر هەڵەیەکی بچووکە لە ژیانی خۆیان کردوێتی تا چەند گرنگە لە ڕێی ئەم فیلمانەوە ئێمە بتوانین هۆشداری بڵاو بکەینەوە لە ڕێگەی هونەرەوە پەیامەکان بگەێنین. بێگومان دیارە کەیسەکان خودی کەیسەکان و خودی چیرۆکە ناخەژێنەکان و خودی ئەو کچوژنانەی کە بە هەر هۆکارێک بێت لەناو کۆمەڵگەیە تونتیژیان بەرامبەر کراوە کامەش شتێکی واردە بۆ هەموو جیهان نەک تەنها خودی کوردستان کە ئێمە چیرۆکمان هەبێ کە ئێمە ئازارمان هەبێ کە ئێمە ژنمان هەبێ بێگومان کە تۆ تا بە ئازارات تێنەپەڕیت تامی سەرکەوتن ناکەیت بۆیە کە ئەو ژن و کچانە ماون لەناو کۆمەڵگەی خۆمانە چیرۆکەکە بەردەستە ئێمە لە ڕێگەی توانین ئەو چیرۆکانە نەخینە ژێر فایلێکەوانە و بیان شارینەوە نەخێر وەکو نمونەیەکی سەرکەوتن ئێمە بتوانین بیکەین بە فیلمێک بیکەین بە درامای بیکەین هەر شتێکی تر پیشانی ئەو کەسانی بین کە لە خەمی ژنان تێناگەن لە سەرکەوتنەکانی ژنانیان نەبینیوەم. بێگومانیش ساڵی پار بە خۆشحاڵیەوە کورت فیلمی حوتونیمان بەرەمێنا توانیمان زنجیرە نمایشێکی لێ بکەین لەسەر تاسەری هەرێمی کوردستان و چەند وڵاتێکی دەرەوەی کوردستان و توانی لە ڕێگەی بەتوانیمان ئەو سەرنج و ئەو پەیامە بگەینین کە ئەتوانین لە ڕێگەی هونەرەوانە لە ڕێگەی سینەماوە سەرکەوتنی ژنێک یاخود ئازاری ژنێک یاخود کۆبوونەوەی خێزان دوای نەهامەتیەک ئێمە لە ڕێگەی هونەرەوە بەخش بێت. زۆر باش. مادام پەیوەند باسی ئەم بەرهەمەتی کرد ئەم فیلمت با هەر لەسەر ئەمە تۆزێک بمێنینەوە ئەم فیلمت لە چەند یان ئەم کورتە فیلمت لە چەند شار لە هەرێمی کوردستان نمایش کرا چەند شاری جیاواز و جوانەکەشی ئەوەی بوو خۆت لەگەڵ با بڵێن نمایشی فیلمەکەیان لەوێ بووی لەسەر هەندێک لە با بڵێن لە هەندێک لە شوێنەکان هەر خۆت ئەسڵەن زانیاریت پێشکەشە کرد واتەوەکو با بڵێن کۆڕێک جا ئێستا پێمان بڵێ فیدباکەکانت بێگومان تا ڕادەی گوێ لێ بۆ ئامادەبوانی ئەوێ بەتایبەت پیاوان چیانەوت کاتێکە بەرهەمێکیان نەبینی ژنێک بەو شوەیە خەریکە باسی کێشەکانی ژنانەکە. بێگومان بە خۆشحاڵیەمە لە ساڵی پارە ڕێکەوتنامەیەکی هاوبەشمان واژۆ کرد لەگەڵ بەڕێزان لە مناڵ پارێزی کوردستان و بەڕێبەتی بەرەنگاربوون تونوتیژی دژ بەژنان و خێزانی سلێمانی
هەروە بە خۆشحاڵی لەگەڵ دەستگای میدیای کورساتە توانیمان زنجیرەی نمایش ڕێک بخەین لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان و دوورترین ئەو ناوچانەی کە پێچێت بواری چالاکیەکان تایە کەم بێت ئێمە توانیمان خۆمان بگەینین ئەو ناوچانە و لێەوە دەست پێ بکەین. ئەوەی خۆشحاڵی بوو تەنها ژنان و کچان نەهاتبوون بۆ نمایشەکەمان بەڵکو پیاوانیش زۆر کۆک بوون لەگەڵ بابەتەکەیە کە بتوانرێت لە ڕێگەی هونەرەوە پەیامەکانی ژنانیان گوێ لێ بێت ئازارەکانی ژنانیان گوێ لێ بێت. ئێمە لەو زنجیرە نمایشانەیە لەگەڵ ئەوە سمیناری یاسایی و ڕاوێژخاری دەرونیمان پێشکەشە کرد پیاوانیش پرسیاریانە کرد پرسیاریانەکرد لەوەی ئەو هێڵانە چین کاتوانێت هاوکاری ژنان و کچان بکە لە کاتی هەر ڕوبەڕووبوونەوەی توندیژیە یاخود ئەو شوێنانە چین کە توانن ڕاوێژی لێوەربگرن و ڕێی خۆیان دەربارەی فیلمەکە لە ڕێگەی فۆرمێکەوە کە ئامادە کرابوو ئەنووسی و پێشکەشە کرد. زۆر باشە باسی ئەو فیلممان کرد کە لە ساڵی پەرا بەرهەمت هێنابوو ئێستش بە خۆشحاڵیەوە سەرقاڵی ئەوەی کە بەرهەمێکی دیکە فیلمێکی دیکەت بەرهەم هێناوە جا پێمان خۆشە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ باسێک لەم بەرهەمە فیلمت بکەی کە لەوانێت لە ماوەیەکی دیکەدا پەخش بکرێت. بڵێ لە ڕاستیە وەک پێداویستێکی خوێندنەکەم کە ئەمساڵ قۆناغی چوارەمی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی ئێمە هەر خوێندکارێک لە بەشی فیلمسازی کاتێک لە قۆناغی کۆتاییە ئەبێ پرۆژەیەکی دەرچوونیە بێ پرۆژێکی ئێمەش وەکو خودی خۆی کورتە فیلمێکە کە بێ ئامادەی بکەین فیلمەکە بە ناوی فایلی یەکەوە بەرهەمی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانیە هەروەها بەڵێ ئەو هەندێک لە وێنەکانی کورتە فیلمەکەیە هەروەها بە سپۆنسەری سەرەکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسپانیا لێرەوە سوپاسی بەڕێز کاکداراوانی حاجی حامی دەکەین کە هاوکاری کۆمەڵێک لە گەنجان بوو کە ئێمە بتوانین کورتە فیلمە بەرهەمهێنین هەروەها بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بێگومان کورسات هەمیشە ماڵی هەمووان بۆ دەستگیرۆی گەنجانی وەکو منی کردووە لە چەندین کورتە فیلمی دیکەمە ئەو فیلمە لە ڕاستیە سینارۆکەی چیرۆکێکم لا گەڵاڵە ببوو لە قۆناغی یەکەمی بەشی فیلمسازیەوە بەڕێز دکتۆر دڵشاد لێرە و ڕێز و سپاسم بۆ هەموو مامۆستاکانم هاوکارم بوون چیرۆکەکەی ئەم فیلمەم لا باسکە لە 3 ساڵ بەر لە ئێستا وتی سۆنیا من پێشنیارێکمێ بۆ تۆ گەر قبوڵێکی ئەم چیرۆکە و هەڵگرە بیکە لە ئێستا قورس ئەو پرۆژەیە بکەی هەڵگیرە بۆ قۆناغی چوارەمە بۆ پرۆژەی دەرچوونەکە و ئەو کورتە فیلمە بکە ئیتر ئەو بوو خەونەکەم بەدی هات سپاس بۆ خوا توانیمان لەگەڵ ستافێکی زۆر پرۆفیشناڵە و چەندین ئەکتەر کە لێرەوە ڕێز و سپاسم وایان هەیە کورتە فیلمی فایلی یەک بەرهەم بێنین و بە سپاسی شەوانە یەکێک لە ئەکتەرە دیارەکانی فیلمەکەم بەڕێز نەرمین کاوانی بوو کە دوای ساڵانێک دووری لە شاشەی تەلەڤیزیۆنەکان و لە پەردەی سینەماکان دوای ئەو نەخۆشی و ئەو چارەسەرێکە وەریگر بۆ یەکەم جار با کورتە فیلمی فایلی یەک لەگەڵ منە توانی وەکو گەنجێک هاوکاری من کات و ڕۆڵێکی سەرەکی ببینێت لە فیلمەکە و بگومان هەموو ئەکتەرانە شۆ ئستافانی کە لەگەڵ ما بوون زۆر لە خۆبردووانە لە ناقس چوارا بوو تەسویرمانە کرد لەگەڵ ما بەردەوام بوون ئەی لەشتان ساوای تەندروستیەکی بەردەوام باو خاتون نەرمی نەخوازن جا ئەو فیلمت سورپرایزی تریشی تیابای شڵا بگاتە کاتی نمایشەکەی ئەوە تازان سورپرایزی بەڵێ لە ڕاستی ئێستا فیلمەکە لە قۆناغی ئیدیتکردە بە سپاسەوە کاکمیران هاوکارمانە لە پۆست پرۆدەکشنە هیوادارم بە زووترین کات کارەکانی تەواو بێت و بتوانین ئێوە ببینەرانیشی ئاشناکەین ئەو کورتە فیلمە باشە بەس سیناریۆکەمان بۆ ئاشکرامەکە بەڵام پێمان بڵێن لە چ ژانرێکایە ڕاستی ئەم ژانرە تا ڕادەیەک من زیاتر پێشتر لە ژانری درامی و ئەوانەیە کارم کردووە زیاتر کارێکم کڕۆکە بتوانین لە تیڤ نمایشی بکەینەوەوانە بەڵام ژانری ئەم فیلمە لە جۆری تاوانکاری نهێنیە کە یەکەم جارە لە ژانرێکی وایە من کار بکەم بۆ کچێک لە ژانرێکی وایە ئیش بکە ڕاستی ئەبێ یەک دنیا بە دوواداچوون زۆر ینی ماوەیەکی زۆر ئێمە سەرقاڵ بووین بەڕاستی هەم تاند ئارتی فیلمەکەشم زۆر جیاواز بوو هەموویمان بە کامل دروست کردەوانە ینی ستافەکەم بۆ ماوەی چەندین مانگ لە پری پرۆدەکشنا بووین تاوەکو بتوانین بەرهەمێکی باش
دروست بکەین لە هەموو لایەنەکان و هەوڵمان نا بە باشی کاری تیا بکەین بێگومان هیچ شتێک بە ئاسانی نایەتە دەست بەڵام گرنگ کۆڵنەدانی ئێمەیە کە بتوانین بەردەوام بین ئەو متمانەی کە بە خۆمان هەیە کە بڵین من ئەتوانم بێگومان ئەتوانیت و بەسەر هەموو ناخۆشەکانە سەرکرد هەر جارێ فیلمێکەکەم سەختی زۆرە بینم لەگە ستافەکەمە سەختێکان بۆ نمونە کێشەیەکێتە ڕێگەت بۆ نمونە هەوڵی شتێک بەدەست بێنی بۆ فیلمەکەت ناتوانی بەڵام دوایەوە قۆناغ سەختەکانە بڕێی دوای ئەتوانیت کە فیلمەکەت بەردەوامی پێبیت و بێگومان من تەنها خۆم نیم بێگومان کەسانێکی زۆر دڵسۆزیش لە پشت منەوەن کە هاوکارمە زۆر باشە اینجا باسی لەو کەسە دڵسۆزانە کە من پێم خۆشە ئاماژە بۆشکم کە سۆنیا خۆی لە خێزانێکی قەڵەم بەدەستە لە خێزانێکی هونەرمەندایە سۆنیا کاکجەری زەنگەنە تا چەند هاوکاری دەکا بۆ ئەم کارانە کە ئەیکەیت وەکوی کە ئەزان کە خۆی دەرهێنەرێک و هونەرمەندێکی بەتوانای کووردە بەڵێ ڕاستیەوە هیچ شێک ناتوانم گزارش بکەم لە دڵسۆزی خێزانەکەم بێگومان ئێمە هەرێکەمان لە خێزانێکەوە هاتوین تا پاڵپشتێکی گەورەمان نەبێت لەلایەنی خێزانەکانمانەوە برا و خوشک و باوکو و دایکەوە ئێمە ناتوانین کە جورئەت بکەین بینە سەر شاشە قسە بکەین بەرهەمی تایبەت بە خۆمان هەبێت لە بەرەو بێگومانیش باوکم هەلە منداڵیەوە ڕێگی بە من ناوە ئەو متمانە گەورەی بە من کردووە کە بتوانم خۆ بدۆستمەوە لە بواری هونەریە چکە تەنها من لە خێزانەکەمە لە بواری هونەرا کارەکەمەوە لە بواری دیکە و سێکتەری جیاوازە کارەکەن بێگومان باوکم بەردەوام لێ بڵێ کە تۆ لەسەر ڕێچکەکەی ئەو بەردەوامی بەڵێ زۆر دڵخۆشە بە من هەر کاتێکیش کە کەسێکێت سەردانێک هاتووەوانە بە شارنازیەوە باسی پیشەکەی منەکات وەڵی کچەکەم ڕاگەیانکارە و کچەکەم سینەماکارە خواتۆی لێ نەسەنێخوا ئەویش بۆ لێکتان بەهێڵەمەندرێژ بێت جا ئەڵێن لە خوێنی خانەوادەکە هەیە کاتە سینەما لە خوێنتانە هەیە تۆ لە باوکۆ پێت گەشتووە بەڵام لەو کەسانە نیت کە بۆ نمونە لەبەر ناوی باوکت سەرکەوتوێتی بەڕاستی بەتوانای خۆ سەرکەوتوی باسی ئەوەت کرد باوکت متمانەی پێکردووی بەڵام بێگومان بۆی کە کەسێک بتوانێت با بڵێن دەرەقەتی کێشەکان بێ متمانی کۆمەڵگاش بەدەست بێنێ متمانی بینەرەکانە تۆ بەدەست بێنی ئەم متمانەیە کچێک خاتونێک چۆن نەتوانە بەدەستی بێنێ بێگومان بەڵێ پرسیارەکە و زۆر جوانە بێگومان ئاسان نییە تۆ متمانەی هەم دەور و بەرەکەت هەم ئەوەی کە ڕاستە و خۆش لەگەڵ بینەراتۆ پردێکی پەیوەندی دروستکەی ئەو پردەش کە هونەر بێ پردە پەیوەندیەکەتان چکە زانین زۆر ئیشەکرێ زۆر بابەت ئەخرێتە ڕوو سینناریۆی زۆر جیاواسەیە کە بینەر سێری گرۆ بەڵام ئەو خاڵەت چییە کە لە ئێستا بینەری کورد کۆمەڵگی کورد پێویستی پێێتی ئێمە توانین کارێکی مۆدێرن بکەین کارێک بچێت لە بەرهەمی وڵاتانی دیکە بچێت با ئێمە جارە ئیش لەسەر خۆمان بکەین ئەو پردە پەیوەندی لەگەڵ بینەری خۆمان دروست بکەین تاوەکو بتوانین پەل بەهاوێژین بۆ بابەتەکانی دیکەم ئەو متمانەیە زۆر گرنگە بینەرەکانە ئەو متمانە و پێبەخش من یەک لەسەرەوە یەک نمونی بچووک ئەمە بهێنمەوە کاتێک بۆ ئەم کورتە فیلمەم لەگەڵ بەڕێز نەرمین کاوانیا قسەم کرد کە وەکو ئەکتەرێک ڕۆڵ ببینێت لە فیلمەکەیە وتی سۆنیا بۆ من سپرایز بکە تۆ بۆ ئەم فیلمە پێت وتم بەڵام ئەگەر بێت و من بەرهەمێکی پێشووتری تۆم نەبینیوێت من ئێستا ببوورە ناتوانم بەشداریکەم لە بەرنامەکە تا بەڵام من کورتە فیلمی 7.5 بینیوە زانیومە کورتە فیلمەکە و لە چ ئاستێکا و چۆن بووە بۆیە من ئێستا بۆم ئیشە بە خۆشحاڵیەوە لەگەڵ تا بم وەکو کەسێک کە وەکو خانمێک کە لە بواری فیلم سازیا کارەکەیت زۆر باشە کەواتە پاسمان لە گرنگی بینەرەکان کرد تا چەند گرنگە ئەو بابەتی کە هەڵی ئەبژێری ئەو سینناریۆی کە هەڵی ئەبژێریت لەگەڵ کۆمەڵگای کوردیا بەڕاستی گونجاو بێت بەتایبەتی لەم دوایانەیە کە دراما بیانیەکان کاریگەری زۆریان لەسەر کۆمەڵگای کوردی هەبووە هەندێک جا وای لێ هاتبوو کە دراماکانی خۆشمان کە سیرمانە کرد ئەمانوت وڵی ئەمانە هیچی لەناو ماڵی کوردیانیە وڵی خێزانی کوردی کەسی ئاوا ناژی ئێمە کە لەنێو ماڵەکەی خۆمانە بەڵام تا چەند گرنگە کاتێک کە من لەگەڵ خێزانەکەم سەیری درامایەکە کەم سەیری فیلمێکی کوردی ئەەکەم بڵم بەڕاستی ئەمە دەستی خستۆتە سەر ئازارەکانی ئێمە دەستی خستۆتە سەر ئەو بابەتانی بڵێ کە ڕۆژانە لەنێو ماڵەکانی ئێمە لە کۆمەڵگای ئێمە ئەوگوزارێت بەڵێ ئەگەر ئێستا سەیری ئەو کەسانە بکەین کە لەناو دادگاکان یاریمی کوردستانە هەیە سێری تەنان سۆشیال میدیاش بکەین ڕێزم هەیە بۆ کەسانی کە بە باشی سۆشیال میدیا بەکارن بەڵام
ئالۆزیەک دروست بووە کە ئەگەر کەسەکە باشیش بێت ینی بەهۆی شتێکەوانێ و کەسە لەکەدارەکرێت بەهۆی کۆمنتێکەوە بێت بەهۆی پۆستێکەوە بێت بەهۆی بێگومان هەموو ئەم بنەڕەتەکە شێگەڕێتەوە بۆ بەرەو پێشچوون و گەورەبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەکنەلۆژیا بۆیە گرنگە ئێمە لەلایەنی هونەریەوە دەست بخەینە سەر کێشەکان بکەینە بابەتێک کە کۆمەڵگە بتوانێت سوودی لێوەرگێت تەنانەت ئێمە هەوڵێکمان نابوو لە ساڵی پارەوە کە بتوانین دایکان و باوکان لە قوتابخانەکانە بهێنین بۆ سێری ئەو فیلمە ئامۆژگاریانەی کە بتوانن لە کچەکانیان تێبگەن کە بتوانن ئەگەر هیچ نەبێت وەکو هاوڕێک مامەڵە خێزان وەکو هاوڕێ مامەڵە لەگەڵ کچ و کوڕەکانیان بکەن بۆی متوانەیەکی وا دروستکەن کە هەموو شتێک بە ئاگاداری ئەوان بێت بۆی دوجاریش ڕۆڵەکانیان تووشی گرفت نەبنەوە لە دەرەوەی خێزانەکان. زۆر زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ گوڵەکە و دیارەکەشتان خۆتان گوڵن خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵێوە بووم. فیلمە نوێەکەت کەی نمایشەکەی دەست پێ لە ڕاستی سە لە قۆناغی ئیدتکردنە جارە کاتەکەی دیار نییە کە کەیتەوە کاتە چاڕەیەکەن ئیشەڵاوی کە ترێلەرەکانی ببینین و دواترش بشین سەیری وانەکەت بکەین هەر سەرکەوت